بەناوی خی گەورە میهرەبان بەڕێزان لە بەردەوامی هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری بۆ لێقەوماوانی کارەساتی بوومەلەرزەی هەردوو کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژاوا لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوەبەراتی ئەوقافی کاروباری ئاینی ئیسلامی لە سۆران لە هەڵمەتێکدا لە ڕۆژی هەینی لە هەموو مزگەوتەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەستیان بە کۆکردنەوەی ئەو هاوکاریە کرد وەکو پیشەی هەمیشەی خەڵکانی خۆمان و هاوڵاتیان و مسلمانان بەدەنگ ئەم بانگەوازەوە هاتن و هەڵمەتێکی باشیان کرد و هاوکارێکی باشیان بۆ ئەو لێقەوماوانە کۆ کردەوە و هەر وەکو بڕیار وایە کە لە ژێر ڕاستپاردەی بڕیارەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆکردنەوەی ئەو هاوکاریانە لە ڕێگەی ئیدارەی سەربەخۆی سۆران و لەوێشەوە لە ڕێگەی وەزارەتی ناوەخۆ بگرێتە ئەوانەی کە پێویستیان بەو هاوکاری هەیە. ئەمڕۆ کە لێرە ئێمە پێشوازیمان لە مامۆستایانی ئاینی کرد کە دوای ئەوەی کە بە ماندووبوونێکی زۆر و هەوڵێکی باش ئەو هاوکاریان دەگەێنە دەستی ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە ئێمەش لە ڕێگای خۆمانەوە ئەو هاوکاریانە بە ئەمانەتەوە دەگەێنینە دەستی ئەوانەی کە پێویستیان پێەیە. من جارێک کە بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە سوپاسی یەکەیەکیان دەکەم و دەستی ماندووبوونیان دەگوشم. سوپاس بۆ ئەو هەوڵەیان وردەکاری ئەو کۆمەکە و چۆنیەتی ئەم بابەتە بۆ برای بەڕێزم کاک دکتۆر پشتیوان بەزەی دێڵم کە ئەوان ئەو هاوکاریان کردی بۆ وەکو بێتە هاندانێکیش. جارێک کەشەوە من لێرە داوا لە هەموو هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەم کە بەپیر ئەو بانگەوازە بێن ئەوەی لە دەستیان دێتن هەوڵ بدرێتن کە هاوکاری ئەو لێقەومەوە ئەو کارەساتانەوە بکەین و جارێککە پرسە و سەرۆ خۆش خۆمان بۆ ئەو کارەساتە دڵتەزێنە دووپات دەکەینەوە. ئێمە وەکو کورد ئەوەندەی ئێمە هەست بە ئێش و ئازاری وان دەکەین چونکە بۆ خۆمان ناخۆشیمان زۆر دیتووە لەوانێ ئێمە زیاتر هەست بۆ ئێش و ئازارە بکەیندا وڵاتانی دیکە لە جێگەکانی دیکە بۆش هەر بە خۆشحاڵیەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێش هەموو ئەو شوێنانە دەستی هاوکاری بۆ ئەو شوێنە درێژ کرد. جارشکەوە من لێرەوە سوپاسیان دەکەم و هیوادارم ئەو هاوکاری و ئەو هەماهەنگی و ئەو لە کاتی ڕوودانی ئەو کارەساتانە زیاتر هاوکار و هەماهەنگ بین. جارشکە سوپاسیان دەکەم و بە خێراتیان دەکەم. زۆر سوپاسم. بەناوی خوای گەورە و میهرەبان ڕۆژتان باش هەمولایەکتان بەخێر بێن. سوپاسی برای بەڕێزمان کاک هەڵگۆڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەکەین کە ئیمڕۆ پێشوازیەکی گەرمی لێکردین. ئێمە وەکو بەڕێوەبەراتی ئەوقافی ئیدارەی سەربەخۆی سۆران و لقی سۆران یەکێتی زانایان لەژێر ڕۆشنایی بڕیار و ڕێنماییەکان و ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها لەژێر ڕۆشنایی و ڕاستپاردەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و یەکێتی زانایان ئێمە وەکو ئەرکێکی ئاینی و وەکو ئەرکێکی مرۆیی وەکو ئەرکێکی نیشتیمانی لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە هەڵمەتێکمان ڕاگەیان لە بەشێک لە مزگەفتەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران. دەمەوێتن پێش ئەوەی کە مەبلەغەکەتان لە بۆ ڕابگەیەنین لێرەوە سوپاسێکی گەرمی مامۆستایانی ئاینی بکەم و سوپاسێکی گەرمی ڕۆڵیان بکەم کە ڕۆڵێکی گرنگیان هەبووە و هەروەها سوپاسێکی گەرمی خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەموو شار و شارۆچکە و گوندەکانەوە بکەم کەوا چۆن لە ڕابردوودا بە خوێنی خۆیان سەربەرزیان تۆمار کرد ئیمڕۆژ بە هاوکاریکردنی لێقەوماوان ئەوانەی کە لە باکوور و ڕۆژئاوای کوردستان لیان قەوماوە لە ئەنجامی ئارداژێنێکی بەهێز تووشی زەرەر و زیانی مادی و جانی بوونەتەوە. ئێمە سوپاسی یەکەیەکەی ئەو خێرخوازە و ئەو موسڵمانانە ئەکەین کەوا لە ڕێگەی مینبەری مزگەفتەکانەوە پێیان ڕاگەیاندرا بوو و لە ڕێگەی مزگەفتەکانەوە ئەم کۆمەکەیان یاخود برێندەستی یارمەتیان بۆ ئەم لێقەوماوانە درێژ کرد. خوای تێبارەک وەتەعالا سەربەرزی دنیا و قیامەتیان بکە و دەمەوێتن سوپاسێکی تایبەتی ئەو تیمەش بکەم کەوا لە ناو دیوانی بەڕێوەبەراتی ئەوقافی سۆران و لە تێبینەرەکان تێبینەرەتی ئەوقافی ڕەواندز و چۆمان و مێرگەسۆر کە شەو ڕۆژیان خستە سەریەک بۆ ئەوەی کە ئەم هەڵمەتە بە سەربەرزی و بە سەرکەوتویی ئەنجام بدرێتن. ئەو بڕەپارەیەکەوە کۆکراوەتەوە قەزا بە قەزا پێدادێن لە بۆتان ئەواکەین ڕوون ئەکەینەوە. یەکەمیان
قەزای ناوەندی سۆران و ناحیەی دیانە لەگەر ئەو گوندانەی کە لە ئەطرافی ئەو ناحیەیەن تێکڕای ئەو مزگەفتانەی کەوا هەڵمەتی لێ کراوە 78 مزگەفتن بڕی ئەو پارەی کەوا کۆکراوەتەوە 57,027,750 دینارە. لە قەزای سیدەکان لە 12 مزگەفت هەڵمەت کۆکراوەتەوە بڕی ئەو پارەی کەوا کۆکراوەتەوە 4,668,250 دینارە. لە قەزای مێرگەسۆر لە 21 مزگەفت هەڵمەت کراوە لەو 21 مزگەفتە 16,154,500 دینار کۆکراوەتەوە. لە قەزای ڕەواندوس 21 مزگەفت هەڵمەت کراوە لەو 21 مزگەفتە 9,217,750 دینار کۆکراوەتەوە. لە قەزای چۆمان 35 مزگەفت هەڵمەت کراوە لەو 35 مزگەفتە 12,312,250 دینار کۆکراوەتەوە. لە ناحیەی خەلیفان و گوندی سرێش مەودۆڵی ئالانە و بیاو لە 20 مزگەفت هەڵمەت کراوە لەو 20 مزگەفتە 14,906,500 دینار کۆکراوەتەوە. کۆی گشتی ئەو پارەی کەوا ئێستا لە بەردەستمانە لە تێکڕای ئەو مزگەفتانەی کەوا لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەڵمەتی تێدا کراوە 187 مزگەفتن لەو 187 مزگەفتەی 114,287,000 دینار کۆکراوەتەوە. لێرەوە دووبارە داوای ئەوە ئەکەین لەخوای یەزدان کە خوای تەبارەک و تەعالا لە هەموو لایەکی قبول کردبی و ئینشاءڵڵا جارێکی دیکە ئەو کارەساتانە نابینینەوە و دەستخۆشیش لە مامۆستایانی ئاینی بەڕێز ئەکەینەوە و سپاسی ئێوەش ئەکەین. وەسەلام عەلەیکم وڕەحمەت الله. بەیارمەتیت مامۆستا من بەداوای لێبردنەوە طبعاً یەکێتی زانانی ئاینی ئیسلام لە کوردستان ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەبووە لەم هەڵمەتە و بە بەردەوامیش نەک هەر بۆم هەڵمەتە دائیمەن هاوکاری و هەماهەنگێکی زۆر پتاویان هەیە و من لێرەوە هەم سوپاسیان دەکەم و هەم دەستخۆشیان دەکەم لە هەڵمەتی کۆکردنەوەکەی. بۆی ئێرخوازان بزانن کە یعنی قۆناغ بە قۆناغ کۆمەکەکانیان پارەکانیان هەموو ئەوانە لە ڕێگەی ئیدارەی سۆران چۆن بە و خەڵکی لێ قەڵماوەگە ئەگەر زیاتر گوتکەوە بۆی خەڵک لە هاوکاریەکانی خۆیان. بەڵێ تەمانەمە ئەوەی ئێستا دوو هەنگاوی کە چەند هاوکاری کۆکردنەوەی کەلوپەلە کە ئێستا شوێنێک تەرخان کراوە ئەلێوێنران ئەو کەلوپەلانە کۆ دەکرێنەوە لێک زیاد دەکرێنەوە و ڕێک دەخسترێن بۆ ئەوەی بەڕێ بکرێن. هاوکارەکەیت کە بە پارەیەک ئێمە ژمارەی حسابیمان کردوتەوە ئەمڕۆکەش ئەم مەبلەغە داخلی سەر ئەو ژمارە حسابیە دەکرێتن لە کۆتایی ئەو ژمارە حسابیە کە تەواو بوو لە کۆتایی ئەو هەفتەیە ئێمە پەیوەندی دەکەین لەگەڵ وان کە چ شتێک پێویستی زۆر پێویستە لەوێن دەران ئەمە ئەوە دابین بکەین و بۆ بڕەپارەیە ئەو شتومەکانە بکڕین و بیخینە پاکێژ و لە ڕێگای وەزارەتی ناوخۆ بۆیان بنێرین و هەندێک ڕێکاریتکە هەیە ئێستا ئەمە خەریکین ئامادەکاریەکانین بەڵام دەمانەوێتن بە شێوەیەک بیتن کە بۆشایەکی کەمیش بیتن پڕ بکاتەوە لەو کارە ساتە بووە ئێمە لە پەیوەندیداین چ شتێک زۆر پێویستە هەتا ئەمە بەو بڕەپارە و کەلوپەلانە بکڕین. لە سۆران هەندێک خەڵک بچی بۆ یارمەتیدانی و کەسانەی زیانیان بەرکەوت دەم بوو مەلەرزێ میکانی تو شێوازی ئەو ناوتۆمارکردن چۆنێ وەکو سەرپەرشتیاری داراگەداریان. بەڵێ ئەوە تەمان لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ هەموو ئەوانەی کە پێویست بن لێوێندران بیانێ هاوکاری بکەن لە ڕێگای ئێمەوە ئێمە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ دەکەین و ئاسانکاریەکانیان بۆ دەکەین بۆ ئەوەی بتوانن لێوێندران هاوکاری بکەن. ئەم کەمپینە تا کۆتای ئەم هەفتەیە ئێمە هەوڵ دەدەین لە نهاتی پێنجشەمە ئەو زانیارە بە ئێمە بگاتن کە پێویستیان بە چێ زیاتر لێوێندران بۆ ئێمە لە بۆ ڕۆژی شەمە ئامادەی بکەین و ئەمڕەوانیە و شوێنە بکەین. کەلوپەلی دەستە دوور بەکار ناگیە وەری ناگرین بۆ چێک ئێمە ئەو هاوکارنی کە هاتوونە هەمووی بە ئامانەتەوە خۆی زیاد دەکرێتەوە ئەوەی کە پێویست بیتن بۆیان ڕەوان دەکرێت و لە بەلیستێک ئێستا ئەوان داوایان کردێ بەلیستێک بۆیان ڕەوا دەکرێتن ئەوەی کە ڕەزامەندی لەسەر درا ڕەوانی دەکەین ئەوەی کە ڕەزامەندیشی لەسەر نەدرا ئێمە لێرەش لەوانێ پێویستمان پێبیتن لە شوێنێکی شوێنەکەم بۆ دیاری کردووە لێوەندران دادێنن بۆ ئەوەی لە هەر هاوڵاتیەکە هەر کەسێک پێویستی پێبیتن لە ئەنجامدا بتوانانی سوود لەو کەلوپەلانە وەربگرین.